هەمویان مافی کوڕیان داوە بە کاملی، مافی ئافرەت و کچەکانیشان پێشێل کردووە. ئەوە شتێکی واقعیە. لە کاتێک کە پیر بوونە بەس تەنها مناڵە کچەکانیان بەکەڵکیان هاتوونە، بەڵام هەر کوڕیان خۆشەوێ. ئەوە شتێکی واقعیە، من باسی ناکەم ئیلا کەمێک نەبێ، بە عام گشتیان وابوونە. ئێمەش باب لەسەر هەمان ڕێچکە نەڕۆین، چونکە ئەوە مخالفەی شەرعی خوایە، ئەوە عرف و عادەتێکە دژی دینە. خۆشەویستان، خوا گەورە دەفەرمی المال والبنون زینة الحياة الدنيا. ماڵ و منداڵ یەکێکن لە جوانیەکانی دنیا. لەم ژیانی دنیاەدا ماڵ و منداڵ، سەروەت و سامان و منداڵ دوو نیعمەتی گەورن کە خوای پەروەردگار بە ئادەمی زادەکانی داوە. داواکەم لە خوای گەورە و میهرەبان و کەسانەی منداڵیان یا منداڵیان پێ ببەخشێ، ئەوانیشی کە هەیەە خوای گەورە ساڵحیان کات، چاکیان کات. بێگومان پێم خۆش و چەند خاڵێک باس بکەم. ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە بۆ ئەوەی کێشەکان چارەسەر کات، بۆ ئەوەی کێشە و مشکلەکان کۆتایی پێبێت. ئەوەی کە دەمانوێت پشتیوان بەخوا ئەمڕۆ باسی کەین عەدالەتی و دادپەروەریە لە نێوان منداڵ. خاڵی یەکەم، ئینسانی ئیماندار عەدالەت بێ، دادپەروەر بێ لە نێوان منداڵەکانیدا، کوڕ بێ یا کچ، لە خۆشەویستیە، دەربڕینی خۆشەویستی بۆ منداڵ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیشتە بوو لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیحە، لە خزمەتی پێغەمبەری خوادایە صلی الله علیه وسلم، کە دانیشتە بوو منداڵێک هات کە منداڵی ئەو پیاوە بوو، کوڕ بوو. ئەم پیاوەیش منداڵەکەی ماچ کرد و لەسەر باوەشی خۆی داینا، لەسەر ڕانی خۆی ماچی کرد و لەسەر ڕانی خۆی داینا. تۆزێکی پێچوو منداڵێکی تری ئەو پیاوە هات، بەڵام ئەمەیان کچ بوو. ئەم پیاوەش یەکسەراوە دەستی کرد و داینا، نەماچی کرد، نەکردێ باوەش و بانڕانیشی داینەنا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تماشای ئەم پیاوەی کرد لە نێوان کچ و کوڕا فەرقەکات، وەکو چۆن باو باپیری ئێمە بە عام گشتی فەرقیان کردووە، هەمویان مافی کوڕیان داوە بە کاملی، مافی ئافرەت و کچەکانیشان پێشێل کردووە. ئەوە شتێکی واقعیە. لە کاتێک کە پیر بوونە بەس تەنها مناڵە کچەکانیان بەکەڵکیان هاتوونە، بەڵام هەر کوڕیان خۆشەوێ. ئەوە شتێکی واقعیە، من باسی ناکەم ئیلا کەمێک نەبێ، بە عام گشتیان وابوونە. ئێمەش باب لەسەر هەمان ڕێچکە نەڕۆین، چونکە ئەوە مخالفەی شەرعی خوایە، ئەوە عرف و عادەتێکە دژی دینە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوو ڕیوایەتە فەرمووی فما عدلت بينهما وفي رواية ألا عدلت بينهما. فەرمووی لە نێوانی ئەم کچ و کوڕەدا تۆ عەدالەت نەبووی. باشە بۆچی لە نێوان ئەم کچ و کوڕەدا عەدالەت نەبووی؟ لەوەی کە ماچی یەکیانت کرد کە کوڕەکەتە خستە باوەشتەوە، بەڵام کچەکە نەماچت کرد و نەکردە باوەشیشەوە. ئەمێ مافی ئیسلام بۆ منداڵ. ئەگەر ئێمە ئیسلام تەطبیق بکەین، ئەوانەی کە باسی مافی ئافرەتەکەن، ئەوانەی کە باسی مافی منداڵەکەن، ئەوانەی باسی مافی کرێکارەکەن، حەدیان چیە دەمیان بکەنەوە. بەڵام کە ئێمە عرف و عادەتی مخالفەی شەرع تەطبیقەکەین، ئەوانیش دەمیان دەکەن و قسە بە ئیسلام دەکەن، چونکە ئێمە ئیسلاممان تەطبیق نەکردووە، بۆیە ئەوان دەتوانن قسە بە ئیسلام بکەن. ئەگینا هیچ دینێک حەدی نییە، فقط ئیسلام مافی کرێکار و ئافرەت و منداڵی دابێت. کەواتە ئاگادار بە ئەو خاڵە زۆر گرنگە لە نێوان منداڵەکەدا عەدالەت. بە کاتێک کە مناڵێکت ماچ ئەەکەی کە خۆشەویستی بۆ دەرئەبڕی، ئەو مناڵەکەی چاوەڕێ لە بزان باوکم منیش ماچەکە، دایکم منیش ماچەکە، مناڵ هەستی بە قووەتە. مناڵم تۆ مناڵێک تێ 2 ساڵە وەکو مناڵێ 15-20 ساڵە وەکو یەک سەیریکە، بەڵام مەسەلەی کە منداڵ بوو حەزی کرد ماچیکەی کە خۆشەویستی بۆ دەرئەبڕی، ئەبێ عەدالەت بی. زانایان دەفەرمون بە پێم حەدیثە ئینسان لە ماچکردنی مناڵیش ئەبێ عەدالەت بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی تۆ عەدالەت نەبووی، تۆ کەسێکی دادپەروەر نیت، یەکسەر ئینکاری کرد. بۆی خۆشەویستان، با ئێمەش ئیسلام وەکو خۆی تەطبیق بکەین. دەربڕینی خۆشەویستی بۆ منداڵ ئەبێ بزانیت چەند کەسمان بینی مناڵی خوشکی خۆی، برای خۆی کوشت، بە چەقۆ کوشتی لەبەرەوەی دایکی زیاتر خۆشی ئەوێ یا باوکی زیاتر خۆشی ئەوێ. بەسەرهاتی پێغەمبەری یوسف سەلامی خوای لەسەر بێ،
گەورەترین بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەگەر ئینسان مناڵێکی زیاتر خۆش بێ وەکو یعقوب سەلامی خوای لەسەر بێ زیاتر پێغەمبەر یوسفی خۆشەویست سەلامی خوای لەسەر بێ شایستەی ئەوە بوو کە زیاتر خۆشت بوێ بەڵام ئەو دەربڕینە زەرەری پێگەیان فەقیرە بیریان لە کوشتنی کردەوە ئوقتولوا یوسف ئەو اطرحوه ئەرضا يخل لكم وجه أبيكم إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة أما قسەکان یان بوو ئەنو باوکمان یوسفی لە ئێمە زیاتر خۆشەوێ لە کاتێکە ئێمە جەماعەتێکین ئەو تەنیا نەفەرێکە بۆیە با بیکوژین یا بیخێنە شوێنێکە و نەفیکەین بێگومان کردیشیان کەواتە ئاگادار بە مناڵەکەت تەماشات دەکە باوکم ئەوەی خۆشەوێ منی خۆش ناوێت دایکم بە هەمان شێوە بۆی عەدالەتی لە نێوان منداڵدا زۆر گرنگە بۆی مناڵەکانت پەرتەوازە نەبن ئاگادار بە باوکی بەڕێز کایەکیانم ماچ کرد ئەوە کەشیان ماچکە شتێکەدا بە ئەمەکەیان ئەوە کەش لەبیر مەکە چونکە چاوەڕێی تۆ دەکات چاوەڕێی دەستی تۆیە چاوەڕێی مەوقیفی تۆیە ئەمە خاڵێکی زۆر گرنگە